درێژایی تەمەنم هەرچی تاڵاوم نۆشیوە هەموویم بیر دەچێتەوە ئەگەر کەڕەتێ کۆتری پەنجەت لەسەر تەوێڵم بنیشێتەوە ئەگەر چاوی تۆ نەبوایە لە مێژ بوو منیش مردبوو ئاخر چاوی تۆ گیانمە ئەگەر ئەویلمت نەبوایە منیش ناپاکیم کردبوو ئاخر عەشقت ویژدان ئەوە تەنیا ئەوینی پاکژی تۆیە مانادەدا بە ژیانم بەهۆی خۆشەویستی تۆوە هەست دەکەم منیش ئینسانم بریا پێش تۆ دڵم هانای بۆ کەسی تر نەبردبا بریا یەکەم خۆشەویستیم لە ناسینی تۆ دەستی پێکرد با لە دڵمەوە هەڵدەقوڵێ ئەو ئەوینەی لە چاومە بەدیت کردووە دڵداریمان هێژاترین گەنجینەیە لە دڵمە هەڵم گرتووە تۆ لە دڵمای چەند لێم دووربی هەر وا هەست دەکەم لەگەڵ مای کەس شک دەبێ وەک من لاولاوی هۆنراوەی لە بەژن و باڵات ئاڵابێ کەس شک دەبێ وەکو من ئامێزی دڵی هەمیشە بۆ تۆ باڵابێ کەس شک دەبێ وەک من دڵی هەر لای تۆ بێ کەس شک دەبێ ئەوەندەی من شەیدای تۆ بێ بێجگە لە من کێ چاوی بۆ کردبی بە کەژاوە کێ وەکو من داهاتووی خۆی بە پرشنگی چاوی تۆ گرێداوە لە سیماتا سەراپای کوردستانم دی بۆیە لە یەکەم نیگاوە خۆشم ویستی وەرە سەرم بنووسێنم بە سنگتەوە گوێ لە ترپەی دڵت بگرم وەرە بیدەم لە بەرۆکت گوڵی عومرم وەرە ئیدی بەرگەی دەردی سەختی جودایی ناگرم وەرە دەنا ها کاپسە داوی سەبرم وەرە من تۆم هێندە خۆشتر دەوێ لە خۆم ئەگەر بڵێی بمرە دەمرم وەرە گیانی شیرینم بە وەرە شاژنی وڵاتی ئەوینم بە
وەرە ئەمن دەتپەرستم، وەرە ئەگەر تۆش بەڕاستی خۆشت دەوێم، وەرە تۆ شیاوی ئەوەی 100 جار لەسەرت بکوژرێ. با هەست بە غەریبی نەکەی ئەوە دڵم، وەرە بیکە بە نیشتمان. با هەست بە تەنیایی نەکەی، هانێ ئەوە دەستەکانم، وەرە بیان کە بەستیان. ئەوە شانەی برژانگی من، وەرە قشتی پێدا بێنە. ئەوە جۆلانەی ئامێزم، وەرە سەرخەوێ بشکێنە. وەرە بەڵێنت پێدەدەم، لە چاوما جێت بۆ ڕابخەم. شەوانە بۆت ببم بە مۆم، لەبەر تافگەی شێعرا بچۆم. ئەبینت چەند لە ناکاو هات، چ زوو دەرگام لێ کردەوە، چ زوو پیرە درەختی دڵ سەر لە نوێ گوڵی گرتەوە. چ زوو مەلی سرکی ڕۆحم دەستەمۆ بوو، چ زوو هەستم وابەستە و هۆگری تۆ.